دەچینە سۆران زانین هاوکارمان ئازاد ئۆمەراوایی چ زانیارێکی نوێ لایە. ئازاد سڵاوت لێبێ و زانیارەکان لای تۆ چین؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە دوای ئەوەی شەوی ڕابردوو هاتوچۆی پارێزگاکانی هەولێر وە سولێمانی ڕاجی داوە، دیارە قایمقامی قەزای سۆران چەند بڕیارێکی دەرکردووە بۆ هاوڵاتیانی سنووری قەزای سۆران داوا لە هاوڵاتیانەکە بە هیچ شێوەیەک سەردانی پارێزگای هەولێر نەکەن، چونکە هاتوچۆ لەگەڵ پارێزگای هەولێر پسواوە قەزا و ناحیەکانی سنووری سۆران. تاوەکو ئێستا لە سۆران بارینە ئاسایی ڕانەگەیەنداوە، هاتوچۆ بەردەوامە لە نێوان قەزاکانی سۆران و چۆمان و ڕاندوود و مێرگەسۆر و دوکانەکانیش تاوەکو ئێستا هیچیان دانەخراون. تەنها قایمقامی قەزاکە ڕێنمایی بە هاوڵاتیانەداتن کەوا قەرەباڵغی دروست نەکرد لە نێو بازاڕدا. هەروەها چێشتخانەکانی داخستووە تەنها بۆیان هەیە خواردنی سەفەری بە هاوڵاتیان بفرۆشن لەم ناوچەیە و داوا لە هاوڵاتیانەکە گەشت و سەیران ئەنجام نەدەن. بەداخەوە دیارە دوێنێ ڕۆژانی ڕابردوو هاوڵاتیان بەردەوام بوون لە گەشت و سەیران، داوایان لێ ئەکەن گەشت و سەیران ئەنجام وە قەرەباڵغی دروست نەکەن، هەروەها ئاهەنگی گواستنەوە ئەنجام نەدەن. باسی لەوە کردووە هاوڵاتیان پێویستە پابند بن بەو ڕێنمایانەوە، ئەوان ناچار نەکەن بە هێزی یاسایی کەوا بڵاوە بە هاوڵاتیانەکەن و پابند بن بە ڕێنماییەکانی تەندروستی. دیارە ڕێگای ناحێوەرتێ لەگەڵ کەوا قەزای ڕانیە بەیەکەوە بەسێتەوە ڕێگایە داخراوە، هەروەها ڕێگای بالیسان کەوا ئەوش بە سنووری پارێزگای سلێمانیەوە بەسرێتەوە ئەمیستان داخراوە، لەگەڵ پارێزگای دەهۆچیش ڕێگای قەندیل داخراوە. دیارە داوەکو ئێستا وەکو ئەبینن لە نێو قەزای سۆران هاتوچۆی هاوڵاتیان بەردەوامەوە ئاساییە. هەروەها تاوەکو ئەمڕۆژ ئەو هاوڵاتیانەی کەوا لە وڵاتی ئێران ئەگەڕێنەوە ڕێگایان پێ ئەدرێ، بەڵام لە بەیانیەوە هیچ هاوڵاتیەک ڕێگای پێنادرێتن کەوا بگەڕێتەوە تاوەکو یەکی چوار. تاوەکو ئێستا شەو هاوڵاتیانەی کەوا وەجبەی دووەمن لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە کەرنچینەکراون لە قەزای سۆران و ڕەواندوست، ژمارەیان 110 هاوڵاتیە و بەپێی وتەی تەندروستی سۆران ئەوان هەندێکیان 5 ڕۆژە گەڕاونەتەوە تاوەکو ئێستا هیچ نیشانەیەکیان لێ بەدەر نەکەوتووە کەوا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بن. زۆر باشە. ئازاد ئەگەر حاڵەتی نەلاکاو یان حاڵەتێک دروست بێت لە قەزای سۆران، هیچ شوێنێک دیاری کراوە بۆ مانەوەی با بڵێن نەخۆشیەکانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا یاخود نقلی هەولێر دەکرێن، واتە لە سۆران شوێنێک هەیە بۆ مانەوەی لە ئەگەری توشبوونی حاڵەتێکی بەو شێوەیە. و پرسیاری دوێمیشم ئەگەر لەسەرەوە بزانین پابندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەوە تا چەندێک لەوێ مەسەلەن لە سۆران بەگشتی ڕەنگی داوەتەوە و ئیشی لەسەر کراوە. بەڵێ دیارە تا ئێستا لە قەزای سۆران هیچ شوێنێکی وایان دیاری نەکردووە کەوا ئەو هاوڵاتیانەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبن لەوێ بخەوێنن. تاوەکو ئێستا دوو حاڵەتی گوماناوی هابووە لە قەزاکە، بەڵام دوای ئەوەی پشکنینیان لێ وەرگرتوون و ڕەوانەی هەولێر کرا و پشکنینەکانیان دەرچوون هیچیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نەبوونە. هاوڵاتیان ئەمڕۆ بازار قەرەباڵغێکی ئەوتۆی پێوە نابینرێتە، بەڵام وەکو ئاماژەشم پێدا قایمقامی قەزاکە داوا کە لە هیچ شوێنێک قەرەباڵغی دروست نەکرێ، لە ئەگەری دروستبوونی قەرەباڵغی لە ناو بازاڕە یان لە هەر شوێنێکە ئەوان ئاماژەیان پێداوە کەوا بڵاوە بە قەرەباڵغی دەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان سەلامەت و تەندروست. زۆر سپاس بۆ هاوکارمان ئازاد ئۆمەراوایی کەوا لە سۆرانەوە لەگەڵمان بوو، بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو هاوکارانمان کەوا ئێستا کە لە دەرەوەن لە سەر شەقامەکانن، با بڵێن تیمەکانی ئەمەش هاوشێوی تیمەکانی تەندروستی و لایەنە ئەمنیەکان لە ئەگەری حاڵەتی نەخوازرا و لە بەردەم مەترسی لە ڕێزی پێشەوەی پێویستە زۆر بە جوانی خۆیان بپارێزن، بە تایبەتی بەکارهێنانی مایکەکانتان کە دەیخەنە بەردەم هەر کەسێک کە لە دوانی وەردەگرن پێویستە دوا بەدوایەوە مایکانە تاقیم بکرێت، بە گشتی خۆتان لە کۆرۆنا بپارێزن، ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن.